ئەوەش مۆبایلەکە نامەوێت. تۆ زای چی لە من کرد کاکە؟ تۆ گوێ بۆ خوشکەکەی خۆ نەگرت. چەند پێم وتیوانێ بڕاو بە من نەکرد. مامەی گیان بە حساب تۆ لەو گەورەتری دنیا و دیوە. من هەواڵەی خوا دەکەم کاکە. خوشکم لەبەرخوا گەردنە مازاکە. گەردنە ئازاکەم کاکە. سەیرم کە سەیرکە چوو لە خوشکەکە و کردووە. تۆ منت شکان. تۆ باوڕ بە من نەکرد. ئێستا ژاپی پێم وەڵێ لێت خۆش بم. بڕواتێ پێ منیش بە هەڵە تێگەیشتم. ئەگەر نا خوشکم چۆن دڵم دێوا لە تۆ بکەم. من تۆ لە یەک دایک و باوک گەورە بووم. آخر گەر بە هەڵە تێ نەگەیشتمە منیش تیهام نەدەکرد. من لەو ڕووداوەی کە ڕوویدا لۆم بە دەرکەوت ئەمە دوژمنەکی یەکجار گەورەمان هەیە. باشە مام جەمیل ئەو دوژمنەی باسی دەکەی کێیە؟ من نازانم. من نەزانم. تو دەزانی؟ بەڵێ مامەگیان. ئەتی لۆ باسی ناکەی کچی خۆم. نازانم چەند ڕۆژێکە کەسێک بە چەند ژمارەیەک تەلەفۆنم بۆکە. داوای عیلاقم لێ کات دەڵێ بێ بچینە دەرەوە. منیش نەمێرا بە ئێوە بڵێم. لۆ لەمەت شاردەوە لەبەر چ؟ مامەگیان وتێگە بە کەس و کارەکە و بڵێیت ئەوە حیا دەبم. ئیتر لەبەر ئەوە مامەگیان منیش نەمێرا هیچ بکەم. ناحەقت دێ کچی خۆمە توشتر سابووی. بەڵام دەبایە باست کردبە. یاسا هەبوو ئەم شتێکمان پێ دەکرا. مام جەمیل ڕاست دەکا. ئێستاش نەچۆ بچی. ئەگە ئەوڕۆ تەلەفۆنی کرد با مۆعیدەکی لەگە دانێ لۆ پارکی کەم ماڵی خۆمان. ئەت ئەو کاتی لۆمەی بەجێ بێنە. باشە مامەگیان بەسەر چاو. کچی خۆم وەرە بڕۆ لێوێ دانیشە ئەمنوو براشت لێرە دادەنیش باشە؟ باشە مامەگیان. ئەها پێم برێ تەلەفۆن لۆ کردی ها؟ ئاو دەمێکە لە ڕێگایە. دەبڕۆ تو لەسەر کورسی دانیشە باشە؟ دەبڕۆ دەی وەرە دانیشە. ئەلۆ ئەلۆ لەکوێیت تۆ؟ نزیکم پێم بڵێ تۆ لەکوێی؟ منیژە لەو شوێنەم کە موعیدمان نابوو بێک. زۆر باشە چاوەڕم کە ئێستا دێت. زۆر باشە دەی. خوات لەگەڵ. مەترسێ ئەمن دڵەکەتم. دڵی چی؟ ئەوە تۆ تەواوی دوایەوە ئەوە چاتنە دەرەوەیەکە ئەڵەی دزیت. دزی چ بابە دزی چ؟ ئەمە لەسەر عاشق زۆرم پێکەتیە. هە ڕۆژە تێوارێ بەس پێم دەکەت ناچار دەترسان دەبی ئەو ها بکەم لە ترسی لێدانێ. لێدانە؟ بەڵێ ئیشەڵڵا خوا لەوە خراپترە بەسەرێنێ. سێرم کە جوان سێرم کە ببینە بە سەبەبی تۆ چی لە من هات. ببینە دەی ئەمن تۆ وا بەسەر منێنا تۆ ژیانی منە وێران کرد. ئەمن وام لێ نەکردی نا ئەمن وام لێ نەکردی. تۆ واو لە من نەکرد. ئەوە تەلەفۆنەوە هەموو دەنگە تۆ نەبوویت. ها خەریبوو من لەسەر تۆ بکوژرێم.
جانەکەم بە من مەڵی جانەکەم من جانی تۆنی مەسڵە من تۆم لە هیچ شوێنە نەبینیوە نەت ناسم نەیشتە بۆ وەز لە من نایانی بۆ لە من کرد کاکە تۆ بۆچی وە ژیانی منە تاڵ کرد هیچم نەکردیە نا هیچ نەکردووە دەمە یەکەمەک دانیشین قسەی بکەیت دانیشە بەڵام یەک لێم نزیک بیتەوە حیاتە بەم لێرە هەرچی خەڵکە لێو کۆکەمەوە باش جانەکەم ئەمە زۆرت خۆش دەوێت ڕووی خۆم ڕاوە ئاکۆ بەری ئاکۆ برە بەریدا لەو من هەستا بزانم هەستا ئاتو چێ بە من ناگەی ئەو کێشە گەورەیە چێ تووشیمەت کردیە حەیەوان بڕووی مەدە کوریا لێ مەدە بەرەتم کوریا ئاکۆ لێ مەدە تۆ حەی منت کوریا ئای زەمیر دەبیش ئەلۆ وەردا بکەی پۆلیسە